گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا و هەڕەشەکانی ترامپ بۆ گەماروخستنە سەر عێراق بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار بە ڕێژەیەکی بەرچاو دابەزاندووە. بە شێوەیەک ماوەی چەندین ساڵە نرخی دۆلار بەو جۆرە بەرز نەبۆتەوە. ئەمەش ترس و دڵڕاوشەی لەلایەن هاوڵاتیان دروست کردووە و بازاڕی دۆلارەکەی شاری هەولێریشی قەرەباڵغ کردووە. ڕۆژانە تقریبا لە 500 دینار بۆ 600 دینار بۆ 400 دینار گەمەی دەکات بەهۆی ئەو وەزعە نالەبارەیەکی ئێستا دروست بووە لە عێراق تایبەتی دوای کوژانی قاسم سلێمانی و مادی مهندس بەڕاستی وەزعەکە خەرکە بە وەزعی چینا دیاری دەبینی خەرکە تۆزی مشتەوەش پێوە دیارە نەک خەڵتە مەسەڵەن مەبەست عێراق زیاتر چونکە مەزوعی دۆلاری و بازار هەرێمی کوردستان پابەندە بە بەغداوە دەشبینی باردۆخەکە باردۆخ چینا دیارە خەرکە تۆزێت توش دڵدراوچێ بووە. هۆکاری بەرزبوونەوەی دۆلار بۆ وەزعی ئەمنی عێراق دەگەڕێتەوە. وەزعی ئەمنی عێراق خۆش نییە لەگەر کوشتنی قاسم سلێمانی و ئەبوو مەهدی مهندس و ئەوەکانی تر نرخی دۆلاریش بەرز دەبتەوە و هەروەها بڕیاری دەرکردنی سوپای بیانیش لە عێراق ئەوش کاریگەری هەبوو لەسەر بەرزبوونەوەی نرخی دۆلار. پارێکە دێنە بازاری ئەوان دێن دەیکردن لۆ پێشترە داهاتن بە 120,000 بە 121,000 بوو بابی کردبایە بە دۆلار بەدەو دێ پارەکە خۆی لە ماڵەوە دێنی دەکاتە دۆلار و تەمە دۆلارەکەش کەمە لە بازاری تەوزیعەکە لێرە نیە لە باقی مەرکەزی بەغدایە کەم تەوزیع دەکرێت مانای دۆلارەکە ئیش سەبەبەکەی ئەوەیە کە بەرز دەبیتەوە. ئێستا بەهای دیناری عێراقی بەرامبەر بە 100 دۆلار لە بازارەکانی هەرێمی کوردستان لە نێوان 122,250 دینار تا 123,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت. ڕۆژانە بە بەردەوامی بەهای دۆلار ناجێگیرە و بەرزبوونەوە و نزمبوونەوە بەخۆوە دەبینێت تاکە ڕێگەش بۆ ڕوبەڕبوونەوەی هەڵکشانی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بانکی ناوەندیە. ئەگەر هاتو ڕۆژانە بڕێکی زیاتر دۆلار بخاتە بازاڕەوە بەمەش بەهای دینار عێراقی بەرامبەر بە دۆلار جێگیر دەبێت. کاریگەرترین لایەن بانقی ناوەندیە تا ئێستاش کە نرخی دۆلار لە عێراق چەند ئەوەندە ساڵێکەوە بە جێگیریە کە ئەو جێگیرش دڵنیایی دەداتە بازرگان و خاوەن کارەکان کەەوە بە ئاسانی مامەڵە بازرگانی و ئابوووریەکانیان جێبەجێ بکەن ئەوە بانقی مرکزیە. بەڵام لە هەموو شتێک زیاتر لە برین لە دوای ئەوەش گرنگترین شت لە دوای بانقی مرکزی سیاست و لێدوانەکانە چونکە ئابووری دوو ڕوو یەک دراوە ڕوویەکی سیاسەتە ڕۆژشی ئابووریە وەکو دوو ڕوو یەک دراوانە یعنی ئەگەر سیاست باش بوو ئابووریش باش دەبی ئابووری باش بوو سیاسەتیش باش دەبی. گرژیەکانی نێوان ئەمریکا و ئێران هەر تەنها کاریگەری لەسەر دراوەکان نەبووە بەڵکو بازاڕی نەوت و کانزاکانیشی هەڵکشاندووە زێر بەرزبوونەوەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە بۆیە هاوڵاتیان پەنا دەبەنە بەر فرۆشتنی زێڕەکانیان. بارودۆخی بازاڕیش ناڕوونە بە بڕوای فرۆشیاران تەنها دۆخی سیاسی دەتوانێت ئاراستەی بازاڕەکە دیاری بکاتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.